لا 25 نوي 2017 رفراندوم ما کرد و زور نوت و پنجی دنجی کردستان ما مدرسینا و شکل زور سرکوتوش بو و زور برگارش مجوی گرینگ بو زور خوشحال بون بو او بريارة جرينجا ولا سالقدي هشتمي سالقدي فاندو مكا هيروز بايلا قال كمان دقي كارتكال لكن فادي سروق برزانيا يا بخلتي كردستان اليوم بكفتكاري شيطان اليوم بشوار بارسة كردستان اليوم امر يادي افرادوما دبي همومان يادي افرادوم قلب كل كين يادي افرادوم كارتي افرادوم لكن فادي سروق برزانيا دنيات الكم كرد سرب خورا كينيا بيجمان ريفراندوم ڕووداوەکی زۆر گەورەی مێژوویە کە لە بۆ گەلی کورد ڕەخسایە و تاکە بژاردەیە کە هەموو گەلی کوردی یەکدەنگ پێکەوە گوتی بەڵێ بۆ سربەخۆیی کوردستان بێگومان ڕووداوێکی گەورەیەوە ئیشەڵڵا بوونە دەوڵەتیش دەبینین و بە پشتیوانی خوای گەورە گەلی کوردەکە باوەتەکانی بە قورئان شتێکی باش بوو شتێکی دەرەجەیەک بوو بەستیا دەوڵەتان پشتیان تێکردین ئەگەنا شتێکی چاک طبعا ئەمە هەر چامان لە سربەخۆیە هەر دەبی سربەخۆش بوو همو من الدنيا هي 2 مليون كاس الصرب اخويا اما 5 مليون كاسي 6 مليوني حتى يستبر 6 مليون نفري نتا الصرب اخويا ما ورنا قلت يا شلون دبي میاده ببرس را دەگرین و تاکید دەکەینەوە کە ئێمە هەمیشە پشتیوانی بڕیارەکانی جەنابی سەرۆک و هەموو کوردێکی کوردپەروەر کە 192 خەڵکی کوردستان دەنجی بوو سربەخۆیدا ئێمە لێرە ڕووکو بووینەوە کە ئەو پەیامە دووبارە بکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لەو خەباتە حتا بە مافی خۆمان دەگەین ئینشاڵڵا دەوڵەتی کوردی لەسەر دەستی سەرۆک بەرزانی ڕادەگەین ئینشاڵڵا ڕامبەدەمەکرا لە ئەم جیام بزانن کورد سەتاسەتی هەیە یعنی مستەقبەلی هەیە بەس لۆ نیشاندەرێکی وڵاتان خۆمان بەدەربێخن یعنی کورد ئاچکەنینە گەورەینە گەورەین یعنی لە چاو وڵاتان ئەمە کورد زۆرین كمنينا يعني بري بتشاوشي تشكا ولا تشكا وشي قطر وكويت وانا سير ما ممكن قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.